یەکەمیان ئەوەیە کە ئێمە لەگەڵەوەین هەموو کێشەکان لە نێوان حزب و لایەنە سیاسیەکانە بە دیالۆگ بە کۆبوونەوە بە لێکتر نزیکبوونەوە ئێمە درێغیمان نەکردووە سەبارەت بە ڕێکەوتنەکانمان و ناڕەزایی خۆمان لە ڕێکەوتنەکان پەیامی وازەح و ئاشکرامان و ناڕەزایەتەکانی خۆمان و ڕەخنەکانی خۆمان گەیاندووەتە هەڤاڵانی پارتی و لەم دواییەشە لە کۆبوونەوەیەکی ڕوون و ئاشکرایە لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو خاڵانەی کە لە ڕێکەوتنەکە جێبەجێ نەکراوە بە ڕوونی پێمان وتون و بۆمان ڕوون کردوونەتەوە و داوامان کردووە کە جێبەجێ بکرێ ئەگەر ئەیانەوێت کە حکوومەتێکی شەراکەتی ڕاستەقینە بەهێز سەرتاسەری دروست بێت بەڵام بەداخەوە دوای چەند ڕۆژ وەڵامێکی ئیجابیمان دەست نەکەوت بۆیە ناچار بووین کە داواکە گلەیی و گازندە و نیگەرانەکانی خۆمان بۆ هاوڵاتیانی خۆمان و بۆ قاعدەی حیزبیشمان ڕوونکەینەوە بیان خەینە وێنەکەوە چونکە ئێمە قەناعەتمان هەیە کە یەکڕیزی نیشتیمانی هاوپەیمانی پێکەوە کارکردن بە یەکتر قبولکردن بە ڕێز لە ئیرادەی یەکگرتن بە شەراکەتی حەقیقی دروست دەبێ نەوەک بە ئینفرات و بە خۆسەپانن بۆیە هەمیشە هەوڵمان ناوە ئێمە لەگەڵ هاوپەیمانەکانمانە لەگەڵ حیزبەکانی کەیە لەسەر مەبدەئی شەراکەتی ڕاستەقینە بۆ پێکەوە کارکردن و یەکتر قبولکردن کار بکەین گەربینە سەر وردەکاریەکانیش کە ئەو دوو بەڕێزە باسییان کرد یەکەم بۆچی یەشێتی نیشتیمانی کوردستان تاکو ئێستا ناوی بریکار و بەڕێوەرە گشتەکانی نەداوە بە حکوومەت تاکو جێبەجێکار ئەوە لەبەر ئەوەیە کە ئێمە و بە ئەمە بە برادرانی پارتیشمان وتووە تەنیا یەک کاندیدمان لە سەرەتای دروستکردنی کابینەکەەوە پێشکەش کردووە برادرانی پارتی بە بیانووی ئەوەی ئەو کاندیدەی ئێمە لە کاتێکە قسەی نابەجێ و هەڵەی کردووە ئەوان بە هیچ جۆرە قوبولیان نییە ئێمە بۆ ئەمە وتومانە یەکەم ئەگەر وردەکاری بکەن ئەو هەواڵی ئێمە قسەی نابەجێ و هەڵەی نەکردووە و ئەم معلوماتە ڕاز نییە ڕەخنەی گرتووە بە زمانێکی تون بەڵام جنێوی نەیەوە وەکو ئەوەی کە باس کراوە دووهەمیان ئەوەیە کە ئێمە لە ململانی خۆمان لە نێو حیزبەکانە و بە تایبەت لە بینی پارتی وێشێتیە خوێنێکی زۆر ڕژاوە بەداخەوە ماڵوێرانیی زۆر بووە و خەڵکیی زۆر لە هەردوو بەر و لە هاوڵاتیان زەرروزیانێکی زۆریان پێگەیشتووە و لە پێناوی یەکریزی و لە پێناوی ئاشتی و ئاشتەوایی هەمومان و میلەتەکەشمان لە هەموو زەرروزیان و خوێنە خۆش بووە و ئێمە چەنەها سەرکردەمان بەداخی زۆرەوە لەو پێناوەیە شەهید بوو و ڕۆشتون و لەبەر ئاشتەوایی و لەبەر پێکەوە ئیشکردن و کۆتایی هێنان بەشەڕ و دەستپێکردنی قۆناغیش تازە لە هەمووی خۆش بووین فەرەزا ئەگەر هەڤاڵێکیش لەو ململانەیە قسەیەکی کردووە کە پێویست نەبوو بیکە ناکرێ بکرێ بە قەمیسەکەی عوسمان و قەت تەواو نەبێ سێهەمیانەوەیە ئەگەر برادرانی پارتی ڕەئیان هەیە لەسەر برادەرەکانی ئێمە و ئەبێ ڕەئیان هەبێ بۆ ئەوەی کە یەکێ قبولکەن یاشکە قبول نەکەن ئەمە وەکو پرینسیپێک بۆ هەمومان ڕاست بێ بۆ ئێمەش و بۆ لایەنەکانی تری بەشدار لە حکوومەتە کە کاندیدەکانی پارتیش باناوەکانیان بێت لای ئێمە و ئێمەش لەسەری ڕازی بین ئەو سابڕۆ سەبارەت بە مەسەلەی یاریدەرەکان یەکەم لە یاسا و پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمە بە هیچ جۆرێک باسی یاریدەر نەکراوە دووهەم ئەگەر قسە لەسەر چاکسازی و ئیسلاح و ڕەشێقکردنی حکوومەتە بوونی چەند یاریدەرێک بە پلەی وەزیر بارگرانیشی زۆر و زیاد لە پێویست بۆ بودجێ حکوومەتی هەرێم دروستەکە سێهەم لە 8 کابینەی پێشووە پۆستێک نەبوو بە ناوی یاریدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران خێرەوا لەم کابینەیە کە یاریدەر دروست دەکرێت و هەمووی لەو کەسانە بن کە پارتین چوارەم مەسەلەی کەرکووک یۆ خۆتان نەزان ئەمە مەسەلەیەکی زۆر حیاتی و گرنگ و زۆر مهم بۆ بنسبەتی چێتی نیشتیمانی کوردستان و خۆشبەختانە گەیشتینە ئیتفاقێک دوای مشتومڕێکی زۆر گەورە بەڵام بە خلافی بەندەکانی
ئەو ئیتفاقەمان کە تایبەت بە کەرکووک لەگەڵ برادرانی پارتی کردومانە هیچی لێ جێبەجێ نەکرا و دواخرا تا ئەو شوێنەی کە بڕیاررا کە ئەنجومەنی پارێزگاکان حل بکرێ و بەرەو حلبوو نەچێەوە هیچ هیوا و ئومێدێکی بۆ دانانی پارێزگارێکی کورد لە کەرکووک نەهێشتەوە